پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵانی بەڕێزی لێی دەجێڕنەوە و لە صحیحی بوخاری مسلمدا فەرموودەکە هاتووە کە دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دوعای دەکرد، بەردەوام دوعای دەکرد. بەڵام ئایا ئەو دوعایی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام دووبارەی دەکردەوە لە حزوری خوادا کام دوعایە بوو کە ئێمەش بەردەوام پێی لە خوا پاڕێنەوە؟ دوعایەکی زۆر ئاسان، ئاەتێکی قورئانە، ئاەتی 201 سوڕەتی ئەلبەقەڕەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دەستی بەرەو بارگای پەروەردگاری بەرز دەکردەوە و دەیفەرموو ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يعني أي پەروەردگارم، یا الله داوات لێ دەکەم بە گەورەی و ڕەحمەت و میهرەبانی خۆت لە دنیادا ژیانێکی بەختەوەر و خۆشم پێ ببەخشی، بە خۆم بە تێگڕای ئیمانداران و مرۆڤایەتی خوایە ژیانمان خۆشکەی. ژیانی خۆش بەو مانایی یا ڕەبی خوا لە دنیادا هەموو ئەو شتانەی کە هۆکارن بۆ ئەوەی ژیانم خۆش و بەختەوەر بێ خوایە پێم ببەخشی ئەو شتانە، و پاشانیش خوایە عەقڵ و بیر و هۆشێکم بدەیتێ بتوانم جوان بەکاریان بێنم، بتوانم یاساکان بپارێزم کە دوای ئەوەی ئەم خەڵاتانت پێبەخشیم لە دەستیان نەدەم لە کارێکی نەزانانە و نایاسایانە و ناشەرعیانەدا. بەڵێ خوای پەروەردگار داوا لێ دەکەم لە ڕۆژی قیامەتیشە قیامەتم ئاوەدان کەی، ژیانی قیامەتیشم بەختەوەرکەی، و لە سزای قەبر و قیامەت و جەهەنەم خوای پەروەردگار خۆم و هەموو ئیمانداران پارێزی. بەڵێ خۆشەویستان، حسنة الدنيا كل ما يستحسنه الإنسان. حسنة و چاکەی دنیا بریتیە لەوەی کە هەر شتێکە ئینسان دڵی پێی خۆش بێ. داوا لە خوا بکە، خەزێنەی ڕەحمەتی پەروەردگار فراوانە، بڵێ یا ڕەبی خوایە هەر شتێک لە دنیادا خۆشحاڵم دەکا و بەختەوەر و ئاسوودەم دەکا، خوایە پێم ببەخشە. زانایانی تەفسیر دەفەرمون لەوانە کە باسی ئەمەت کرد ربنا آتنا في الدنيا حسنة، ئەم شتانە بێنە ناو دڵتەوە. بڵێ یا ڕەبی خوایە تەندروستیم چاکەی، دایمە لەشم ساخکەی، خوای گەورە ڕزق و ڕۆزیم فراوانکەی، خوای پەروەردگار منداڵم ساڵحکەی و مناڵی ساڵحم پێ ببەخشی، خوایە هاوسەری باشم بەنسیب بکەی و هاوسەرەکەم باش بێ، خوایە گیان خانوبەرەیەکی خۆشم بدەیتێ، یا ڕەبی خوایە سارە و ئۆتۆمبیلێکی باش و ڕێک و پێک و سەلامەتم پێ خەڵاتکەی، یا ڕەبی خوایە کار و کەسابەت و ماڵ و سەروەت و سامانێکی زۆرم وام پێ ببەخشی لە دوام بەجێ بمێنێ، بە موحتاجی و بە قەرزاری نێمەوە بارەگای تۆ. ئەمانە داوا لە خوا بکە، بڵێ خوایە بەم شتانە کە پێم دەبەخشی دنیام جوانکەی، دنیام خۆشکەی، بەختەوەرم کەی. یا ڕەبی خوایە کە ئەمانەشت پێ بەخشیم عەقڵێکیشم پێ ببەخشی کە لە دەستیان نەدەم. هەر ئەم ڕۆژانەی کە ئێمە وتاری تێدا دەخوێنینەوە، بەڕێزان نەتان بینیوە خەڵکێک خۆ باشترین ئۆتۆمبیلی هەیە، باشترین سیارەی هەیە کە چی لەسەری خەڵک دەکوژێ، خەڵکێک هەیە ساماندارە، سەروەتی زۆری هەیە، عەقڵی بەکارهێنانی نییە، ماڵەکەی لێی بۆتە فیتنە و ئاشوب. عەقڵێک خەڵکانێک هەیە خۆ خانوویەکی گەورە و گرانی هەیە، ژنیشی هەیە و منداڵی هەیە، عەقڵی بەڕێوەبردنی نییە، ماڵی خۆی بەدەستی خۆی لەسەر قسەیەک کاول دەکات. یا ڕەبی خوایە ئەمانەم هەموو پێ ببەخشی و بڵێ خوایە عەقڵێکیشم پێ ببەخشی کە بتوانم سوودیان لێ ببینم. ئەمجا بڵێ یا ڕەبی خوایە قیامەتم ئاوەدانکەی، یا ڕەبی خوایە لە چاکە و خۆشی قیامەت بێبەشم نەکەی، کە خۆشیەکانی قیامەت چین؟ یەکەمیان بەهەشتە، یا ڕەبی خوایە بمخەیتە بەهەشتەوە. یا ڕەبی خوایە لەو ڕۆژەدا کە دەموچاوی خەڵکانەکەیە وەکو قەترانی ڕەش خەجاڵەتن، دەموچاوێکیش سپین، خوایە من لەو کەسانە بم کە لە قیامەتە دەموچاویان سپیە، سەربەرزی ڕووی تۆن، دیوانی تۆن. یا ڕەبی خوایە ڕۆژەی کە خەڵکانێکەیە تەرازوەکەیان نزمە لە چاکەدا، تەرازووی خراپەیان قورسە، خوایە من بە پێچەوانەوە بم بە ڕەحمەتی خۆت چاکەکانم بۆ زیادکەی و لە گوناهەکانم خۆش بی. بڵێ یا ڕەبی خوایە ئەو ڕۆژەی کە دەست دەبەی کتابەکەت، کارتەکەت لە خوا وەرگریەوە، هەموو خەڵک دەستی ڕاستی درێژ دەکەی، وایە دەستی ڕق دەبێ، خوا دەفەرمێ دەستی چەپە درێژکە، دەفتەرەکەی تۆ ڕاستب بووی، بەرەو جەهەنەم بەڕێکەم. بڵێ خوایە لەو کاتەدا من ڕوون بێ دەستی ڕاستم درێژکەم و بە دەستی ڕاست کتابەکەم وەرگرمەوە. ئەمانە هەمووی داوا لە خوا بکە، شەو و ڕۆژ لێی بپاڕێەوە. و پاشان وەقینا عەذاب النار،
يعني أي اجعل لنا وقاية من عذاب النار خوايا بمبارز لآقري دوزخ بتشي العصمة من الأعمال الموجبة لدخول النار هر كردوية كسرنجام دنبات جهنم وخوايا توري قريم ليبكي وبمبارزي ئەگە بەرەو کردەوەیەک ڕۆیشتم بۆ ئەوەی بەرەو جەهەنەم بەرێ خوایە تۆ لەم پەرێک بخەیە ڕێگام بەرەو خراپەیەک دەمویست هەنگاو هەڵێنم خوایە تۆ شتێک بخەیە ڕێگام نەگەمە ئەو ئەنجامە و بەو کارە خراپە نەگەم دووەمیان المەغفرة للذنوب التي توجب دخول النار یا ربی خوایە هەر کردەوەیەکیش کە لە دەستم چووە و کردومە لە ژیانمدا بەهۆی ئەو کردەوەیە مستحەقی جەهەنەمم خوایە هێشتا لە دنیادام هێشتا دەستی پاڕانەوەت بۆ بەرز دەکەمەوە خوایە لێم خۆش بە خوایە ئێستا لێم خۆش بە و مەیگەێنە قیامەتم لە قیامەتا بە چاومەی دامەدەوە بەمە لە عەزابی جەهەنەم بمپارێزە